نیشانەی نیعمەتی خوایە تەبیعەتی کوردستانم، تەسبیحی لەبی مەرجانە شەوقی مەصحەفی ئیمانم. عمرێ ئەساسی وەفا بێ بۆ قەومی کورد و کوردستان، پڕە لە نووری بەرەکەت لە سورمە و ئەشتی چاوانم. دڵم وەک کوورەی حەدادی هەموو جۆشی ئاتەشینە، ڕەهزەنی دین و ئیمان و سەوابی ڕۆحی ڕەوانم. لەوحی دڵم بۆ قەومەکەم محیتی میهر و وەفایە، بۆ ئاەتی حوسنی غەمزەت وەکو پەرچەم پەرێشانم. کەی بێ لە تەرەف قەدەکەت بەهاڵێنم ئەو دەستانە، زەخمم پڕژان و سەدایە نییە عیلاج و دەرمانم. ڕەوف تا کەی حاڵی دەبی لە حەربی دیدەمەستانت، بڵێ سەدای شینی من دێ لە دەستی دیدەمەستانم. دەم خۆش کاک حەمیدگیان، دەست و پەنجە خۆش بێ خاتونگیان. ئازیزان و خۆشەویستانی کەناڵی کوردستان 24 خۆشحاڵین لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی بە ئێوەی ئازیز شادەبینەوە. بەرنامەی ئەمجارەمان لێدوانە لەسەر شێر و هەڵوێست و مێژووی کەڵە پیاوێکی شاری کۆیە کە هەموو ژیانی تەرخان کردووە لە پێناو نەتەوەی کورد و ئەدەبی کوردیدا و گەنجینەیەکی شاراوەی بۆ ئێمە جێهێشتووە. ئەویش مەلا ڕەوفی خادم سوجادیە، مامۆستای بەڕێز کاک ڕەهبەر سەید ئیبراهیم کە ئەرکێکی زۆری کێشاوە لە تۆمارکردن و ساختکردنەوەی بەرهەمەکانی ئەم کەڵە شاعیرەدا لەم بەرنامەیەدا لە لامان ئامادەیە. مامۆستاگیان بەخێر بێی سەر چاوانمان. زۆر سپاس، زۆر مەمنون. بەخێر هاتی مامۆستا. زۆر سپاس. خات و چرۆ حەمید بە ئاوازە جوانەکانی و بە فروتە ناسکەکەی هاوکارمانە بێ لە بەرنامەکەیە. بەخێر بێ خاتونگیان. بێگومان لەگەڵ هاوکارم کاک حەمید. مامۆستاگیان، ئێمە وەکو بەرنامەی قەلەندەرخانە پێمان خۆشە ئەو کەڵە شاعیرانە، ئەو شاعیرانەی کە بەرهەمێکی جوان و گەنجینەیەکی شاراوایان بۆ بەجێهێشتوین بە بینەران و بە خوێنەرانی بناسیێنین. گەر بکرێت باسێکی کورتی شاعیرمان بۆ بکەیت. بەڵێ، مەلا ڕۆفی خادمە سوجادە خەڵکی شاری کۆیەیە، جافی میکایلیە. ئەو بەرە بابە کاتی خۆی لە جوانڕۆوە هاتوونەتە کۆیە. ئەوانە بنەماڵەیەکی گەلک گەورەی کوردستانن، چونکە بەرماڵی پێغەمبەر لە ماڵیان بووە. ئەو بەرماڵەیان پاراستووە بۆ ئاخیرەی فەوتاوە، لە بە ڕێو مناسبە ئەو بەرماڵی پێغەمبەریان دەهێنا دەرێ، بەرماڵە چکیانە سەردا دەنا ئەو جا نوێژیانە سەر دەکرد. ئەنی بنەماڵەیەکی گەورەی دینی بووین. جگە لەوەی مەلاڕۆف خودی خۆی لە ئەستەمبۆڵ حقوقی تەواو کردووە و سێ کوڕیشی حقوقیان تەواو کردیە، هەم ئەسەف، هەم دڵداری شاعیر کە ناسراوە، هەم سعدی برا گەورەیان بۆ حقوقی تەواو کردووە. لە کۆیە ئێستاش مزگەوتەکیان هەیە بە ناوی مزگەوتی خادم سوجادە. جگە لەوەی بنەماڵەیەکی دەوڵەمەند بووین، شۆربەخانەیان هەبوو، مەدرسەیان هەبووە. ئەمانە لە گەڕێکی بەفری قەندی بووین. بەفری قەندی گەڕێکێک بۆ لە کۆیە لە بەفری قەندی لەوە هاتووە، دیارە کاتی خۆی بەفری قەندی لیان لە فرۆشتووە. ئەو بنەماڵە لەو گەڕەکە بووین. ئێستاش ئاساریان ماوە، خانی مەلا ڕەوف ماوە. ئەو باپیری مەلا ڕەوفی ناوی مەلا سەعد بووە، ئامۆزای دڵداری ئامۆزای حەزرەتی نالی بووە. حەزرەتی نالی زاوای مەلا سەعدی باپیرە گەورەی دڵداری دڵێ نالی زێنە بڵێ دڵدار و ینی برم حەزرەتی نالی و ئەوان یەک بەرە بابن لەگەڵ مەولانە خالیدی نەقشبەندی. ئەم بنەماڵەیە بەڵام ئەوان لە کۆیە جێگیربوون، ئەوان چون لە شارە زور و خاک و خۆڵ جێگیرن. بەڵام حەزرەتی نالی لە کۆیە خوێندیتی، ئەو منداڵی نەبووە، زێنەبی کچی مەلا سەعدی بردە لە چوونەتە مەکە و مەدینە و لە ئەستەمبوڵ. واتە جێدەستێکی باشیان هەبووە لە کولتور و فەرهەنگ و ئەدەبیاتی شاری کۆیە.
هەر زۆر ئەوە جگە لەوەش ینی داچی دڵداری بڵێن خێرزانی مەلا ڕووی خادم سوزادا ئامۆزای حەزرەتی حاجی قادری کۆیی بووە ینی لە داگەڕا حەزرەتی حاجی قادری کۆیی لە بابڕاش حەزرەتی نالی دیارە بنەماڵەیەکی گەورە و ئەدەب و ئەوە بووین جگە لەوەش بەڕاستی خەبات و سیاست و کوردایەتی و حیزبایەتی ئەوان دایان هێنا لە شاری کۆیە. بەڵێ مامۆستا بێگومان خادم سوجادە کاریگەری لەسەر بنەماڵەکەی خۆی زۆر بەجێهێشتووە کە وەکو چوەکو دڵداری شاعیر چوەکو زەینەب خان جگە لەوانە لە دوای خادم سوجادەوە لە دوای مەلا غەفوورەوە کەیتر هاتووە جگە لەوانە کە دیار بن لە وەکو بڵێن لە بزاوی ڕۆشنبیری لە شاری کۆیە و لە کوردستانە خۆی ئەو بەرە بابا بەڕاستی ئەمەر کورد بوون هەنی بڕانەوە هەندێکیان ئامۆزای برین برایەکیان دەستە کەرکوچێ ئەو ماڵی ڕەفی بۆ نائیبی پەرلەمان لە ساڵی 1920 ئەوانش پێیان دەنە ڕەفیقی خادم سوجادە ئەوانەی کۆیە ئێستا لەبەر چی خەڵکی ڕەوشەمبیر و ئەوە مەلا ڕووی خادم سوجادا وەک پێویست ناناسن بەس دڵداری شاعیر دەناسن کە ئەویش سرودی ئەی ڕەقیبی داناوە مەلا ڕووی زیاتر دیار نییە لە هەر کەسێک دژی ئینگلیز بووبی قوربەسەر بۆ فەوتاندەوە وەکو شێخ مححمودی نەمر تاکە مەلێکی کوردستان وەکو مححمود خانی دەزڵی هەمویان بەهۆی ئەوە فەوتان وەجگل لەوەی ئێستاش ئەو بنەماڵە کەسیان نەماوە چەند برابووی هیچیان نەماوە یەک نەوەیان ماوە ئەویش لە کەنەدایە نەخۆشە بەس کچیانە بە یەک ئێستاژ یەک کچ ماوە ناوی ئەمەلی سعدیانی کچە دەکات نەوەی مەلا ڕووی خادم سوجادا حەسوودیشیان پێ هەڵبردون چونکە کەس لەوان ڕەوشەمبیرتر و دەستڕۆیشتتر بە ئەوەتر نەبووە ینی ئەوە بۆ هەموو پێگەیشتونە و دوایە بەناسکە ئینگلیس هاتووە ئەوانە ئاوارە بووینە و بەرەبەرە کەم بووینەوە یەک لە سەبەبەکانەوە بکە نێرینیان نییە کەسیان نەماڵێ یەک حیزباوە ئێستا لە حیاتە ئەویش ئەمەل خانە ئێستا زەڵتە لی داوە زیاتر ئەو پێشەچیا نەوەکەی نووسیتی ئەمەل سعدی لەگەڵ وایە دۆکیومنتەکانی شەر ئەو پاراستی هەمووی ئەوان پاراستویان هەموو شتێکیان چکە نرخیان زانی وە بەڕاستی دەستنووسی مەلا ڕووفی دەستنووسی زێنەبخانی هەتا شتەکانی دڵدارن زۆر لا خۆشەویست بووە هەتا ئاوێنەوە موچێش و جان تاو عینەک و هەمووی ماوە پاراستراوە خۆم هەموو دیوە بۆ بڵاویشم کردیتەوە جگە لەوەش عیلەکی وەندە گەورە بووین سینەم بەدرخان ئەو پێشەکی بۆ نووسیم کە عیلاقەی بەوانەوە هەبوو و عیلاقێکی زۆرە لەگەر ئێستا ئێوە بەرنامەی قەلەندەرخانە لەگە پیرەمێردی نەمر زۆر عیلاقەکی عجایبیانە بۆ هاتوتە کۆیە و سوعبەتیان ئەگەر یەکتر کردووە و قسەی خۆشیان ئەگەری فایق بیەکەسی نەمر هاتووەوە زۆر هاتوچۆیان هەبوو لەگەڵ شێخ عەبدولسەلامی بارزانی عیلاقەی ڕوحیان هەبوو بەڕێبەری خۆی زانیوە لەگەڵ شێخ مححمودی نەمر عیلاقەیەکی زۆر پتەویان هەبووە شێخ عەبدولسەلامی بارزانی پێمان شعریشی بەڵێ مابەسەگیان ئێمە دیارە وەکو ستافی بەرنامەی قەلەندەرخانە دەستخۆشی لە بەڕێز دەکەین چونکە ئێمە زۆر شاعیرمان هەیە کە دەستنووسی هەیە فەوتاوە یاخود چاپ نەکراوە ئەم ئەرکی بەڕێزت کە کێشاوتە بەڕاستی جێگەی شانازیە ئەمێ ڕۆڵی دکتۆر کەمال خەمبار و مامۆستا فەرهاد عەزیز خۆشناو لە چاپکردن و ساختکردنەوەی ئەم دیوانەدا بزانین ئەو دیوانەکان وەرگرتۆ چاپیان کردووە بەڵام ئەوەی ئێمە ئەمن دەستنووسەکانە وەرگرت دەستنووسە ئەسڵیەکەی کە زیاتر بڕوا پێکراوترا بەر لەوەی ئەوان ئەوەی کەن کەس مەلا ڕووی خادم سوجادە ئاشنا نەبوو بە خوێنەر و بە میلەتی کورد کە ئەو پیاوە گەورەیە ئەو پیاوە مەزنا بەڵام کە هەتا دڵداری شاعریش لە نووسینەکانی باسی نەکردو کە بەرە بام شاعیر بووە یەکی دیێری باس دەکا زیاتر ئەو بەداک و بە خوشکەکەی معجیب بووە داکتیشی برێن ئامەزای حەزرەتی حاجی قادری کوێ خوشکەکەشی کە لە خوشتی گەورەیان بۆ زێنەبخان دەڵێ ئەو مرشیدم بووە باسی ینی یەک لەوان دڵداریش غەدی لە باوکی کردوکردێ ئەو شعرە جوانانی هەیە باسی نەکردووە لەبەر چی باسی نەکردووە چکە لەگەر ڕێی بابی نەگونجاوە بابی عوسمانی پەروەر بووە مەلا ڕووی خادم سوجادە
مامۆستا ڕێبەر دینەوە سەر باسەکانمان ئەگەر خەندەخان بە هاوکاری کاکەشتووە شعریشترمان بۆ بکەنێتەوە. عیتاب لە نەسیب مەگرە سەودا سەر بووە بەڕوت، نەفەس مەدە لای شقم بە تیری چاوی جادوت. من لە دەریای حیرمانم دڵبەرد مەبە نازەنی، خادمی دەرگای حوسنم خودا بنکاتە هاوجود. زەهری ماری پێنەوشیم داوا و قەهری زەمانە، خەدەنگی لە دڵی داوم قودرەتی دەست و بازوت. مردم لەگەڵ فیراقی میحنەتی دەردی هیجران، تەوافی خاڵت دەکەم ئەی لە مەسحەفی یاقوت. منعی پابۆسم مەکە وەقتی عەیش و نۆشیە، ئیرسی مەجنونە بەشم بە غەمزەی چاوی ئاهوت. ئەگەر مەیلم مردنە یا مەطلەبمە جەهەنەم، بێڕەحمی لوتفی تۆیە لە داخی هەودا گێسووت. دەم خۆش خەندەخان. زۆر سپاس. مامۆستاجیان، ئەمە ئەوەی کە ئەزانی لە ژیانی مەلا غەفوری خادم السجادە هەڵوێستی سیاسی زۆر تایبەتی هەیە، بۆ پیاوێکی زۆر سەرسەختیش بۆ لە هەندێ گەلێک پلە و پۆستی گەورەشی ڕەت کردوێتەوە، وەکو هەڵژێراوە بە والی ویلایەتی مووسڵ، بەڵام ڕەتی کردوێتەوە. لەم جۆرە هەڵوێستانە چەندی تر هەیە لە ژیانی مەلا غەفورە؟ هۆی بیر و باوەڕێکی هەبووە مەراقی دەوڵەتی کوردی بووە، ینی کەس وەکووی لە شاعیرەکانە بە ئەوەندە باسی دەوڵەتی کوردی نەکردووە و بەڵگەش بووە لە شعر باسیدا کردووە کە داوای دەوڵەتی کوردی دەکاتن. ئەو دەوڵەتەکەشی بەڕاستی بە شعر هۆنیوەتەوە، ینی کە بۆچی سلەیمانی نەبێ، هەتا لە بەیتەکەشدا دەڵێ کۆی بتە پایتەختی کوردستان. عەفوشم کە زۆر کۆیاتی کردووە، یەک لە سیفەتەکانی. ئەوەش بابەتێکی ترێکە قسەی لەسەرەکەین دەوڵەتەکەی. بەڵێ ئیدی لە شعرێکدا دەڵێ ئیدیعای دەوڵەتێ دەکەم مبارەک بێ لە کوردستان، لە غەربیەوە قامیشلو لە شەرقیشەوە کرماشان، لە خەریتەی تورکاندایە کەرکووک بە حەمرینەوە، تووڕی دەداتێ بۆوان و مەساحەی جەزیرەی بۆتان. عاسیمەمان کۆی سنجاق بێ مەرکەزی ئیفتیخاری کورد، قەڵعەی هەولێریش قوڵغە بێ بۆ جبە و بۆ قەڵغان. ئەسڵە هەمان ئیتیفاق و ئیرادە بێ وەکو برا، سلەیمانی بۆ تەخمین و مشاوەرە بۆ لێ قەومان. مەڵێن کۆی بۆ کردووەتە منبعی مەرکەزی عالی، دوورە دەستە لە دوژمنە سەد قەڵعەیە هەیبە سوڵتان. ڕەئوف بە حیلمی مەزانە هەر حیلمە دەبێتە واقع، محەممەد خوای لەگەڵ نەبا بە چ نەشر دەبوو قورئان. ئەمە مەسەلەن لە چەندین جێی باسی ئەوەی دەکاتن، باسی سەرکردە کوردەکان دەکاتن، تف لە سلەیمان نەزیف دەکاتن کە شێخ عەبدولسەلام بارزانیەوە کردێ، لەگەڵ تەئیدی لەگەڵ شێخ مەحموودی نەمر برادەر بووە، ینی داوای لێ دەکە کە ئەحمەد موختار جاف بەردا کە گرتوویەتی، ینی هەندە عیلاقەیان هەبووە لەگەڵ یەکتردا. بەڵێ مامۆستاگیان، کاریگەری حاجی قادری کۆیی و ئەحمەدی خانی لەسەر شاعرەکانی چۆن چی بووە؟ زۆر کاریگەری لەسەر هەوە، بە حکمی ئەوەی حەزرەتی حاجی قادری کۆیی هەم خێرزانەکەی وەکوتم ئامۆزای بووە، هەم باوکیشی خاڵۆزا پورزا بووی لەگە حاجی قادری کۆیی. لەگە خانیش بەڕاستی باسم کردووە کە چەند جار ناوی حەزرەتی خانی هیناوە، ناوی حاجی قادری کۆیی هیناوە، ناوی ئەوەی هیناوە، ئەوەندە معجزی بووە بە کوردیش بە سالمیش. لە شعرەکانیدا ناوی ئەوانەی هەموو هێناوە بە ئەوە، ینی شعری لەسەر پیرەمێرد هەیە، شعری لەسەر ئەمانە هەیە، ینی کاریگەری هەمووانی لەسەر بووە بە پیاوەکی زۆر کۆمەڵایەتی و زۆر خۆشەویست بووە ناو خەڵکیدا، جگە لەوەی لە ڕادە بە دەر لە خۆنای خۆیدا تێگەیشت و ڕۆشنبیر بووە. ینی کچەکەی، ینی بەرامبەر کچەکەی دەڵێ کوڕەکانم بە قوربانت دەکەم، بە پیرەمێردی دەڵێ کوڕەکانم ینی بە قوربانت دەکەم. مامۆستاگیان لە شوێنێکە هەندە بە جوانی دەڵێ نوری قەڵەمی ئەو هەردەمێنێ
بە وقارەوە لە دیوانی کورد کەسێ فەلسەفە جێبێڵێ بۆمان کێ هەیە بڵێ ئەو ئینسانە مرد ینی پیرەمێت وەکو فەیلسوفێک ئەناسێن زۆر برادری بووە ئەنی هەم زێنەبخانیش لەگەڵ پیرەمێردێکە کۆچی دوایی کردو شینی بۆ جێڕا و شعری بەسەر هەڵ بوتووە بێگومان مامۆستا کاریگەری حاجی قادری کۆی نەکرد لەسەر ئەم بووە کاریگەری حاجی قادری کۆی لەسەر هەموو ئەدەبی کوردی بەگشتی لە هەموو بەشەکانی کوردستانیشە چونکە یەکەم کەسە کە ڕاستەوە خۆ شعری نەتەوەی و شعری نیشتیمانی و شعری حەماسی نووسیوە جگەلەوە لە کۆیە کۆمەڵی کەسی تریش هەبوون مەسەلەن وەکو مەلای گەورە هاوچەرخی مەلا غەفوری خادیمە سجادەیە ئەمانەش یعنی ئەم کاریگەریانە هەمووی پێکەوە کۆبووەتەوە چونکە ئەم ڕۆحی کوردایەتێکەش ئەوەنە پاک بووە لایەنە بەڕاستی ئەوش کاریگەری کرد سەر ئەوەی کە زۆری شعرەکانی لەو تەوەرا لە تەوەری کوردایەتی بسوڕێتەوە تەوەری کوردایەتی وەکو بنەماڵی خادم جگە لە خزمایەتی دڵداریش کاریگەری زۆر حاجی قادری لەسەر بووە مەسەلەن باسی ئەوەندە نالی ناکە نالی پێوە بە شاعری زۆر گەورەیە لە ناسوچی و لە بەلاغەتدا بەڵام لە ڕووی ئەوە کوردایەتی و خەبات تێکۆشانەوە خۆی بە قوتابی حاجی قادری کۆی زانیوە نەک لەبەر خزمایەتی ئەویش زۆر بەداچی معجزی بووە دڵدا بەداک و بە خوشتی چونکە کاتی خۆی برایەکی بڵێن خاڵی دڵدار دەکاتە برای داچی کە دەگاتە ئامۆزای حەزرەتی قادری کۆی ئینگلیز لە هەولێرێ لە سێدارەیان داوە دوو کچی لە پاش بەجێماوەکە و بەجێماوە دەیگوت دایکم هەموو دەمێ دەگریا دەیگوت بۆ لەوە تووشی کە ئابک بووم جار بەجار ئەوە ماتێک دەمگری چونکە داکم زۆر متەئەسیر بە برایەکی کە ئەعدام کراوە بەڵێ مامۆستاکیان درێژە ئەدەین بە باسەکانمان لەسەر شاعر دوای ئەوەی کاک حەمید و خاتوو چرۆ شارێکی ترەکەن بە میوان فەرمون لە جوابی مەلەکدا دەڵێم من عەبدێکی کوردی زبانم هەزار هێندەم لێ ڕابخورن غەیری ئەوە هیچ نازانم تەوەلودم لە کۆیە بووە کوردستانە مەفتەنی من پیر میکایل جەدی منە و دەڵێن لە ئالی عوسمانم عەلامە سەعدی باپیرەم بنعامی حاجی نالی بوو هەم کیژی خۆیشی پێدا بوو هەر ئەوەندەی لێ دەزانم مەولانا خالید قەدەمێک لە نالی دوورتر بوو لێمان خزمایەتی حاجی قادر لە دایکم خاڵە و خاڵوانم پورزای مەحموودی باوکمە و هەمد و قەندیلەی کۆییانم ئامۆزای باوکی زەهوەیە هاو حەیات نووری چاوانم ڕەئوفێکم عەبدی خودا و خزمەتچی قاپی کۆیەمە هەر وەکو باوکیشم فەرمووی کۆیە نەسەبە و عنوانم دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش بێ خاتوونگیان مامۆستاگیان دیارە ئێمە لە کۆیە کۆمەڵێکە لە شاعر هەڵکەوتون کە زۆر هانی ئافرەتیانداوە و زۆر هانی ژنیانداوە بۆ نمونە ئێمە لە بەرنامەکانی پێشوشدا باسی مەلای گەورەمان کرد ئەو هەڵوێستە جوانەی بەرامبەر بە ئافرەت و کە هانی ئافرەتی داوە کە شان بەشانی پیاو بێ مەلا ڕەئوفی شیکێک بۆ لەو شاعرانە ڕۆڵی ژن لە ناو شعرەکانی مەلا ڕەئوفە چی بووە؟ زۆر بڕوای بە ژن هەبووە مەلا ڕۆژ خاتمە سوجادە لە شعرەکانیدا 5,000 ناوی زێنەبی کچی هیناوە کەم شاعیرەوەی دەکا بکتەوە هەر دوو کچی هەبووە بەڵام نۆبەرەکەی زێنەبخان بووە کە زۆر بە مسجید و بە میحراب و بە جەوهەری بە خەنجەری جەوهەرداری زانیوە وەجگە لەوە 3,000 ناوی زاوەخانی خێرزانی هیناوە کە لەو سەردەمەدا ڕەنگە عیبی ناوی ئافرەت بینی بە عەزەمەت و بە ئەوەی ینی ئەم هەڵوێستە هەر لە خۆڕانیە بە بەڵگەوە لە شعرەکانیدایە کاغەزێکی بۆ کچەکەی دەنێری کە دەربەدەر بۆ لە دەست ئینگلیز دەرێ مشتێنی خۆتم ئەسبابی سووتانمە غوربەت ئەرێ کچی تنگانم قوربانی تەبعی وەفاتم فێرم کردی چۆن بفامی چۆن حەلی مشکیلە بکەی کوڕەکانم بە خۆشمەوە قوربانی گەردی پاتم
ینی دڵداریش دەکاتە بە قوربانی بەڵێ کچەکەی درۆ ناکەم بڵێ میسلت پەیدا نابێ نابێ مەتحوسەنای زێنەب دەکەم باوکێکی بێڕیاتم سایی هەورە لەسەر سرم سوڵتانی حوزنت زێنەب تۆ مەسجد و میحرابی من سەدای کورد و مناجاتم زەینەب ئەی عەقڵ و فەهم و خەنجەری جەوهەرداری من بڵێ ڕەئوف چاوت دانێ بە کەوشەوە هات کەسێک بە کچی خۆی وا دەڵێ ئەگەر بڕای بە ژن نەبی بڕای زەحمەتە بەڕاستیەوە ئەمە گەورەی زۆر گەورە ڕۆ دەسەلمێنێ کە ئەو نامەی بنووسێ بە شعری وەڵامی داوەتەوە بۆی ئەو خاتونە شاعیرەشی لێ دەرچووە بەڵێ زۆر ئەویش بێ حەد دڵداری دروست کردو چکە دڵداریشی لە ناو تەشتێ ئەوەی کردێکە کۆچی دوایی کردووە دڵدار کە نیاشتویانە نیان مەلایەکان نیان هێشتووە ئافرەت بێتی گوتی ئیلا دێم سوێستە بە تاقیتن توێ سەر قەبران خۆتبەشی داوە لەوێ لایەشی تری ژیانی مەلا ڕەوف هەیە کە ئەڵێ لەو سەردەما میسس بێڵ خانمی سیاسەتمەداری ئینگلیز کە توانین بڵێن زەربەیەکی زۆر گەورەشی لە دروستبوونی دەوڵەتی کوردیە بە شوێن مەلا غەفوورا گەڕاوە بۆچی بە شوێنی ئاگەڕاوە مەلا ڕەوف بڵێن لەبەرەوەی کەسایەتیی گەورە بووە وە لە دوو کچەکەی نردووە لە دوو زێنە بخانی نردوو کە با بگەڕێتەوە شتیوە بەس ئەو بڕوای بە ئینگلیز نەبووە بە هیچ نەوەچی بڕای پێوە نەبووە کە ئینگلیز کورد بک بە دەوڵەت و لە نەهجیاندا نەبووە بۆیە دەربەدەر بە و چۆتە ئەستەمبۆڵ و ماڵ و منداڵیشی بەجێ هێشتووە ئەنی ئەو بە توندی زێنەبخان جوابی دەداتەوە چونکە ئەو هەم کە شعب سەلامی بارزانیش ئەوە دەکا ئەو زۆر بەجددی بە ڕەهبەری خۆی دەزانێت زۆر بەجددی کەوتوتەوە بە شارەکانیشی دەردەکەوێت بە تایبەتی لەگەڵ شێخ مەحموود و شعب سەلامی بارزانی زۆر بووەبووی ڕوحی کوردایەتی و ڕوحی نەتەوایەتی یەکجار بەهێز بووە جگەلەوە مەلا ڕەوف باس دەکرێت بەوەی کە لە بواری زمان و زمانەوانیشە شارەزا بۆ کاریگەری زۆریشی هەبووە و زمانی کوردی ئەم لەم بوارە لە ئایا ئەم ڕنگدانەوەی لە شعرەکانیا هەیە لە نووسینەکانەیە لە هەڵبێستەکانیە مەلا ڕۆف چەند زمانێکی زیندوی زانیوە ئەوە جگەلەوەی تورکی و فارسی و عەرەبی و ئەوە ئینگلیزی زانیوە عیبری زانیوە عیبری کە جوولەکە لە کوێ بووین ئەو فێر بۆ مەسیحی زانیوە و ئەوانەی زانیوە تەنانەت دڵدار بە تەمەنی 30 ساڵی فەڕەنسی زانیوە جگە لە تورکی و عەرەبی و فارسی و کوردی ینی دڵدار کە گەنجێک بۆ بە 30 ساڵی کۆچی دوایی کردووە ئەو فەڕەنسی زانیوە ینی لە ئەوی مەلا ڕۆژی خادم سووداش فەڕەنسی زانیوە ئەوانە هەموو زمانزان بووین مەرایەقیان کتێب بووە لە کتێبخانەکەی ببینە تەسەوڕ ناکەی کتێبی 1970 تێدا ینی پاراستویانە ینی بەس ئەویان بچوو بنە هەر شوێنێک وتویانە بەس کتێبمان بە بنێرە خوێندویانە چەندە خانەوادەیەکی ڕۆشن فکر بوون زۆر ڕۆشن فکر بووینی زمانزان دوات شەهادەداریش ئەوە شەهادەی بینینە ئەو کچە تاکە کچ بووە لە کوردستان کە لە بەغدای خوێندیوتی ینی بە عمری 6 ساڵی باپیری لە داگڕا خورشی دەفەندی قایمقامی کۆیە بووە ینی بابی داچی ینی داچی زەهوەخان کە ئامۆزای حەقی حەزرەتی حاجی قادری کۆی دەکا یەکەم مەدرسەشی لە کۆیە کردیتەوە ینی بنەماڵەیەکی ئەوەندە گەورە بووین بەڵام کە ئینسان لێ قەوما ئەوە بزر دەبی و ون دەبێ مامۆستا ڕابەر بێگومان ئێمە زۆر حەزمانەکە زۆر لەمە زیاتر قسە بکەین لەسەر ئەم نەجینە شاراوای لە ناو ئەدەبی کوردیە مەلا ڕەوفی خادم سجادە بەڵام ئێمە هێندەمەمان بەسە کە هێنامانەوە بەرچاوی خەڵکو و هێنامە یادی خەڵک کە کەڵەپیاوێکی لەم جۆرەمان هەیە چ لە بواری فەرهەنگا چ لە بواری ئەدەبیاتە چ لە بواری هەڵوێست و کوردایەتیە لە کۆتاییان بەرنمەیە زۆر سوپاسی ئامادەبوون تەکەین و زۆر خۆشحاڵ بووین بەو هەموو زانیاریە جوانەی کە دەربارەی ئەم شاعیرە بەخشیت بە ئێمە هەروەها سوپاس بۆ خات و چلۆ حەمید و ئامێری فلوتەکەی بێگومان سوپاس بۆ خەندەخانی هاوکارم بینەرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی قەلەندەرخانە بە خوێندنەوەی شعرێک لەلایەن خەندەخانەوە کۆتایی بە بەرنامەکەمان دێنین.
دڵی بردم ئەم دولبەرە گوزەشت و نەگەڕایەوە. چێشتم ئەمڕۆ ژەهری مردن زەخمی کۆنم کولایەوە. قەتلی من پێحەڵاڵە بە غەمزەی نێو نیگاکانی. سینەم بوو بە کوورەی ئاتەش وەکوونەی سەدایدایەوە. باغ و گوڵستانی سینەی نادەم بە جەنەت المەئوا. ساقی بۆم تێکە قەدەحێ لەو شەرابەی کەمایەوە. حورمەتی غەمزەکەی بگرن کافر قاتڵی عشاقە. کێ سەری بە دنیادا کرد هەتا ئەبەد لێی مایەوە. ئەم عەسرە عەسری نامەردە، جەهلی جاهل دەیسوڕێنێ. تف لە ڕووی ئەم مەردانە بێ لە نامەردان پاڕایە.